ساڵ لە دوای ساڵ ژمارەی دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ڕوو لە هەڵکشان دەکات و هەلی دامەزراندن و کاریش بۆیان ناڕەخسێت و حکومەتیش هیچ پلانێکی بۆ چارەسەرکردنی کێشەی بێکاری نییە. دەرچوان دەڵێن سەر ڕایماندووبوون و تەرخانکردنی کاتێکی زۆر بۆ خوێندن، بەڵام دوجار بە زەحمەت کارمان دەست دەکەوێت. سەرێکە ئیسە زانین چۆیسە من دەرچووی پەیمانگا و زانکۆشم، پاشە ئەوائیلی یەکەم بووم، یعنی حکومەت مەفروزەکە لەسەری یەکەمەکان دامەزرێن. تۆ سێرێکی لە 2007 هیچ یەکەمێکدا نەمەزراوە. ئایا ئێمە مستحقی دامەزراندن نین وە لە دوای ئەوە شۆ کە ئەچیت بۆ کەرتی تایبەت ئیشەکەی موچەیەکت پێڵە کە بەشی بژەوی ژیانە ناکە، بەشی هاتو چۆکەت ناکات. یعنی بەڕاستی لە ئێستاشا کەرتی تایبەتیش وەکو حکومەتی لێهاتۆ بەڕایم. ئەوەی خۆم بیناستم هەتاوەکو ئێستا دوای تەخەڕوجا کار دەست نەکەوتووە، بەس ئیشێکی باشە بێکاوە ئیڤنت و شدڕێک بخرێت بۆ تەلەبانی کە ئەیانوێ سەر کاریان دەستێت. ڕادەرم هەیە نەکەر تەخەڕوج لە ئەوائیلی شایە کە ئەبێ دابمەزرێنێک سەر تاوەکو ئێستا هەلی کاریان نەبووە. حکومەت بێخەیاڵە لەوەی دەرچوان هەلی کاریان بۆ دەڕەخسێت یان نا. زانکۆ پەیمانگەکانیش بوونەتە مەکینەیەک بۆ بەرەمێنانی بڕوانامە. زۆربەی ئەو دەرچوانەشی کاریان دەست دەکەوێت یان لە بوارەکەی خۆیان نییە یان بەکرەیەکی کەم دەخرێنە سەر کار. شارەزایان دەڵێن پێویستە حکومەت و کۆمپانیەکانی کەرتی تایبەت ئەم دەرفەتانە زیاتر بۆ دەرچوان بڕەخسێنن، بە تایبەت لە نێو زانکۆکان. ئێمەی خوێندکار چەندەها ساڵ ئەخوێنین، مافێکی بنەڕەتی خۆمانە کە لەو بەشەی تایە خوێندومانە ئیش بکەین. یعنی ئێمە ئەوەمان ئەوێت لەو بوارەی کە تایە بەهرەمەندین، لەو بوارەی کە تایە اختصاص ئەخوێنین، ئەمانەیە کە ئیشی خۆمان بکەین. ڕاستە یەکسەر کە دەرئەچیت ناکرێت بچیتە شوێنی زەخم و گەورەوە، بەڵام یانی کەم بتوانین ئەوەی کە هەمانە پێشکەشی بکەین، شوێنێک بێ بتوانین کە ئەو بواری تایە خوێندومانە ئێمە بەرهەمەکەی خۆمان بینەوە بە خەڵکەکە، تایە خزمەتی خەڵکەکە بکەین. سنتەرەکانی CDC لە سەرتاسەری هەرێمی کوردستانە لە ئێستادا کار لەسەر ئەوە ئەکەین کە خوێندکارانی قۆناغی 3 و 4 هەموو بەشەکانی زانکۆی سلێمانی بنێینە کۆمپانیا و ڕێکخرا و دامەزراوە جیاوازەکانەوانێ بۆ ئەوی بتوانن دەرفەتی کاریان بۆ بڕەخسێت. لە ئێستەوە ئاشنا بن بە کارکردن، لە ئێستەوە بتوانن هەموو ئەو سکیڵانی کە پێویستە بۆ کارکردن، هەموو ئەو بەهرەمەندیانی کە پێویستە لە کارکردندا فێری ببن. دواتر کە تەخەڕوجیان گەڕ ڕەنگە هەمان ئەو شوێنانی کە کاریان تیا کردووەکو دەورەیەک لەو فترەی کە لە قۆناغی 3 و 4 بووە، دواتر کۆمپانیاکە وەری بگرێتەوە، وەکو کارکردن چەندەها نمونەی وامان هەبووە لە ناو سنتەرەکانە. بەتاکید ئێستا ئەم سازدانی ئەم جۆرە جۆفێرانە بەڕاستی گرنگە وەکو ئاماژەم پێدا، بەڵام دەردی بەڕێز دەڵێیت ئەگەر ناو زانکۆکانە بۆی خوێندکارێکی زۆرتر ئەیبینی زیاتر سودمەندتر ئەبووتایە و ئێمە بەڕاستی پلانمانەیە ئیشەڵا وەکو زانکۆی سلێمانی وەکو زانکۆکانی تریش ئیشەڵا کە بتوانین ئەم جۆرە دەرفەتانە بەرینە ناو ناوەندەکانی خوێندنەوانێ. یعنی کۆمپانیا و دامەزراوەکان بینە ئەوێ، لایەنە بەرپرس و حکومیەکان بینە ئەوێ بۆ ئەوەی لەگەڵ خوێندکاران و لەگەڵ جێی خوێندکارە تێکەڵیان کەین ئاشنا بن بەم بابەتان. لە دوای 2014ەوە دەرگای دامەزراندن داخراوە. ساڵانەش هەزاران کەس لە زانکۆ پەیمانگەکان دەردەچن و دانامەزرێن. دەرفەتی کاریش بۆیان کەم بۆتەوە. ئەم بێپلانی و دەستخستنە ژێر چەنەگەیی حکومەتیش هەڵاوسانێکی گەورەی بێکاری دروست کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیە سلێمانی.